تا دێ نرخی دۆلار زیاتر بەرزەبێتەوە هۆکارەکەی ئەمزارەی بۆ هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق ئەگەڕێنرێتەوە. لە هەرێمی کوردستان کەمپینێکی تایبەت بە کۆکردنەوەی کەلوپەل و پێداویستی منداڵان بۆ ڕۆژئاوای کوردستان بەڕێوە ئەچێت. سڵاوتان لێبێت. هەواڵی گەرمی بازار و کاسبی لە هەرێمی کوردستان ئەمڕۆ بۆتە بابەتی نرخی دۆلار کە بەرز بۆتەوە و پێدەچێت زیاتریش بەرەو بەرزبوونەوە بچێت. کاسبکارێکی بازاری دۆلار لە هەولێر دەڵێت هەڕەشەکانی سەرۆکی ئەمریکا لە عێراق نرخی دۆلاری بەرز کردەوە. پەیامنێری 964 ئەمڕۆ چوارشەممە لە بازاری دۆلاری هەولێر دیمەنەکانی گواستەوە کە جم و جۆڵ و قەڵەباڵغی زۆری پێوە دیار بوو. ئەمەش بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلارەوەیە. نازم منتک دۆلار فرۆشێکی کۆنی بازارەکەیە بە 964 بێت. هەڕەشەکانی شەوی ڕابردووی دۆناڵد ترامپ ڕێگری کردنی لا کاندیدکردنەوەی نوری مالیکی بۆ بوونەوەی بە سەرۆکوەزیرانی عێراق نرخی دۆلاری بەرز کردوتەوە. ئەو دەڵێت بانکی ناوەندی دۆلاری گران نەکردووە. بەرزبوونەوە کە زیاتر پەیوەستە بە خواستی دۆلار لە بازار. نازم دەشڵێت زۆر جار قسەکردنی شارەزایانی ئابووری لە سەر دۆلار لە میدیاکان بە تایبەتیش کاریگەری باشی هەیە و وادەکات نرخەکان هێور ببنەوە و بازاڕیش سەقام گیر بێت. کەمپینی کۆکردنەوەی کۆمەک بۆ کوردانی ڕۆژاوای کوردستان زۆرە و لە چەندین لاوە با تۆن کەل و پەل و بە ملیۆنان دینار و دۆلار کۆ ئەکرێتەوە. دەستیان خۆش بێت و ماڵی ئەو خەڵکە ئاوا بێت کە دەستگیرۆیی خوشک و برایان لە ڕۆژئاوای کوردستان ئەکەن. لەگەڵ ئەوەشدا کەمپینێکی جیاواز و تایبەت لە سلێمانی دەستی پێکردووە. ئەویش کۆکردنەوەی شیر و دایبیەی منداڵانە. ڕێکخراوی شاهان لە سلێمانی کەمپینێکی جیاوازی دەست پێ کردووە و تا ڕۆژی 2 شوبات بەردەوام ئەبێت. ئەوان تەنیا شیر و دایبی منداڵان کۆ ئەکەنەوە و بۆ منداڵانی ڕۆژاوای کوردستانی ئەنێرن. سەرۆکی ڕێکخراوی شاهان کە ناوی ئاهەنگ جەوادە بە 964 ورد هەستمان کرد منداڵان پێداویستی تایبەتیان هەیە بۆیە پێمان باش بوو کەمپینەکەی ئەوان تایبەت بێت بە شیر و دایبی. وتیشی کۆمەکەکە لە ڕێگەی مانگی سووری کوردیەوە ڕەوانە ئەکرێ و تا ئێستاش بەشداریەکی زۆر فراوان هەیە. پێشبینیان نەئەکرد کە بەم جۆرە بێت. ئاهەنگ ئاشکرای ئەکات دوای گیان لە دەستدانی 4 منداڵ لە ڕۆژئاوای کوردستان بەهۆی سەرماوە بیرۆکەی ئەو کەمپینەیان بۆ هاتووە. کۆمەک و هاوکاریەکانی خەڵکی باشووری کوردستان بۆ ڕۆژئاوای کوردستان بەردەوامە و ڕۆژانەش بەرەو شارەکانی ڕۆژئاوا بەڕێەکرێن. پێداویستی جۆرا و جۆریشی تێدایەوە تا ئەمڕۆ لا ئیدارەی سربەخۆی گەرمیان دوای 6 ڕۆژ لا بەڕێوەچوونی هەڵمەتی کەزی کە کەمپینێکی تایبەت بوو جگە لە کۆکردنەوەی پێداویستی ئەمرۆیە جۆرا و جۆرەکان بای 500 ملیۆن دیناریش پێداویستی تەندروستی دا و دەرمان کۆکراوەتەوە و ڕەوانە ئەکرێت. گەرمیانیەکان دەست و دڵیان باشە و هاوکاریە کۆکراوەکانیان لە هەڵمەتەکەدا وەکو پارەی کاش بریتی بووە لە نزیکەی 38 ملیۆن دینار و هەروەها 5400 دۆلار. ئەمە لە گەرمیان. لە ئیدارەی سربەخۆی سۆرانیش هەر ئەمڕۆ 12 بار هەڵگر کە پڕن لە خواردن و خۆراک و پێداویستی ناوماڵ و گەرمکەرەوە بۆ ڕۆژئاوای کوردستان کۆکراوەتەوە. لەگەڵ ئەوەشدا کە زیاتر وەکو پارەی کاش زیاتر لە 200 ملیۆن دینار کۆکراوەتەوە. بڕیاریشیان داوە کەمپینەکەیان بەردەوام بێت. هەڵگورت شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران بە 964 ورد هەرچەندە کەش و هەوا لەبار نەبوو لە سنوورەکەیان سارد بوو بەڵام لە ئیدارەکەیان هاوکاریەکی باش بۆ ڕۆژئاوا کۆکراوەتەوە. وتیشی کۆکردنەوەی هاوکاریەکان بە پێی ئەو لیستە کراوە کە ڕۆژئاوای کوردستان پێویستی پێیەتی. تابلۆیەکی هونەری کە کاتی خۆی لە سەر خێمەی ئاوارەکان نەخشێنراوە و باس لە تاوانی چیمیابارانی هەڵەبجە ئەکات ئەمڕۆ گەڕێنرایەوە مۆنومێنتی ئەو شارە. تابلۆی بێشکەی تاوانی هونەرمەندی شێوەکار سمکۆ ئەحمەد کە ماوەیەکی زۆرە لە مۆزەخانەیەکی شاری تۆکیۆ لە وڵاتی ژاپۆن پارێزراوە و بەشداری چەندین پیشانگای پێکراوە وەکو دوا منزڵ لە ناو مۆنومێنتی هەڵەبجە دانرا. محەممەد حەمەسعید بەڕێوەبەری مۆنومێنتی هەڵەبجە بە 964 ورد دوای ڕاوێژ لەگەڵ خاوەنی تابلۆکە کە پێی خۆش بوو تابلۆکەی بهێنرێتەوە ناو مۆنومێنتی هەڵەبجە ئێمەش بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ نمایشمان کرد و داماننا. سەبارەت بە مێژووی تابلۆکەش محەممەد حەمەسعید دەڵێت مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 بەڵام لە ساڵی 2023
تابلۆکە نوێ کراوەتەوە دەستکاری ڕەنگەکانی کراوە. تابلۆکە ئەو کات لە سەر پارچە خێمەیەکی ئاوارەکانی هەڵەبجە دروست کراوە ماوەی چەندین ساڵە لە مۆزەخانەی شاری تۆکیۆ پارێزراو بوو. لە هەرێمی کوردستان داوای ڕاگررتنی پەخشی هەندێک لە کەناڵە بیانیەکان ئەکرێت کە تیاندا کەناڵی عەرەبیشی تێدایە. دیارە لە وەزارەتی ڕۆشنبیری نووسراوێکی فەرمی ئاراستەی ئەو کۆمپانیایە نەکراوە کە کاری پەخشی کەناڵەکانەکەن پێیان وتراوە ئەو کەناڵانەی بەبێ ئەوەی هیچ ناوێک بێنن پێیان وتراوە ئەو کەناڵانەی کە ئاشتی کۆمەڵایەتی تێک ئەدەن بە تایبەتیش لە ڕووداوە گەرمەکانی ئێستا کە تایبەتە بە ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوئەدەن دیارە هەندێک لە کەناڵەکان بیانی و عەرەبی وەکو پێویست هەواڵەکان وەکو خۆی ناگوازنەوە ئەمەش بە زۆرێک لە زۆرەکان دژایەتیەکی دروست کردووە باڵێن لە بەرامبەر گەلی کورد. داوا ئەکرێت کە ئەو کەناڵانە پەخشیان ڕابگیرێت. لەلایەکی تکەش هەر ئەمڕۆ تیمێکی پارێزەران لە بەردەم داواکاری گشتی داوای یاساییان لەسەر چەند کەناڵێکی عەرەبی تۆمار کرد ئەوان ناوی هەردوو کەناڵەکەیان هێناوە و ئەڵێ بانووسنگەکانیان لە هەرێمی کوردستان دابخرێت. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.